گوندی گەشتیاری قەیوان پرۆژە ناوازە و استراتیژیەکەی شاری سلێمانی دەرفەتێکە دووبارە نابێتەوە. ئەم پرۆژەیە لەلایەن قەیوان گروپەوە بنیادنراوە. ئێستا دەتوانن ببنە خاوەن ڤێلایەکی گەشتیاری لە گوندی گەشتیاری قەیوان. پرۆژەکە دەکەوێتە نزیک پارکی هەواری شار و ژینگەی گوندەکە تەواو خاوێن و تەندروستە چونکە لە 175 سەوزاییە. لە جوانی و دڵگیریدا شوێنەکە لە کوردستاندا بێوێنەیە. خزمەت گوزاریەکانی وەک مزگەوت، ناوەندی پەروەردەیی، مۆڵ و مارکێت یان هەر خزمەت گوزاریەک تۆ ئارەزووی دەکەیت بۆ ژیانێکی ئارام فراهم کراوە. هەڵکەوتەی جوگرافی نزیکە لە ناوەندی شاری سلێمانی و دوورە لە جەنجاڵی و قەرەباڵغی شەقام. دەتوانن سەردانی پرۆژەکە بکەن و نمونەی ڤێلا تەواوبووەکان ببینن و لە جوانی و کواڵەتی بەرزی دڵنیا ببنەوە. گوندی گەشتیاری قەیوان، ژیان لە ناو سروشت، ژیانێکی تەندروست.